لا یەکەم تەوەری بەرنامەکەی ئەمڕۆمان بێگومان ئەزانم لەوانەیە زۆربەتان لە ئێستا نانی بەیانیتان خوارده بێت نۆشی گیانتان بێ ئەگەریش تاکو ئێستا نەتان خواردووە ئەم تەوەرەی ئێمە دەتوانێت زۆر بەسوود بێت لەبەرێکە لە ئەم تەوەرەی یەکەمی بەرنامەکەمان قساکەین لەسەر گرنگی نانی بەیانی لەسەر ئەوەی کە باشترین ئەو خواردنانەی بۆ ئەم ژەم ئەتوانن ئێوە لەسەر سفرەکەیە دابینی بکەن کامانەیە خۆی زۆرێک لە کەسەکان لە ئێستاە کاتێ باسی نانی بەیانیان بۆ ئەەکەی بە گرنگی و سریەکەن بەڵام هەندێک لە کەسەکانش هەیە لەوانەیە بۆ نمونە ئەڵێن من ڕێژیم و دایتم هەیە هەر بۆیە بۆ نمونە ئەگەر ئەو ژەمە نەخۆم هەستەکەم ئیشتیان بۆ خواردن کەمترە بێ بە درێژای ڕۆژ بۆیە چاوپۆشی لەم ژەماکەم قساکەین لەسەرەوەی کە بەم شێوەیە مامەڵەکردن لەگەڵ ژەمی بەیانیە بە چ شێوەیەک ئەبێت چ کاریگەریەکی تەندروست لە ئێوە بەجێ ئەهێڵێت وە قساکەین لەسەرەوەی کە ئەگەر ئێوە ئەتانەوێت ژەمەکان ڕێک بخەن باشترین خواردنەکانتان بۆ ژەمی بەیانی ئەتوانێت چی بێت بۆی کە ئەنێرژی بۆ درێژایی ڕۆژیشتان بۆ دابین بکە هەر بۆیە بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد پسپۆڕی زانستی خۆراکی لەسەر ئەم تەوەرە زیاتر ئەمانەوەی گفتگۆکەین دکتۆر زانا سڵاوی لەبێ بەخێر بێ باش دکتۆر بژین کاتێک باسی ژەمەکان ئەەکەین ئێمە بینین سێ ژەمی سەرەکیمان هەیە لە ئەو ئەولەویەتانەیە کە دانراوە هەمیشە ژەمی بەیانی بە ژەمی ئاڵتونی یان تەنانەت ژەمی شاهانە ناوبرا حکمت ناونان و گرنگیدانێکی لەم جۆرە بۆ ژەمی بەیانی کەڕێتەوە بۆچی؟ قوربان جارە پێش هەموو شتە حەزەکەم باسی ئەو بکەم نامەوێت ینی خەبەری ناخۆش بمانە ئەو تەنها مثێکە یاخۆ پێڵین ئەفسانەیەکە ئەوەی کەوا باسی ئەو ئەکەین هەموو لە وەسەتە زانستیەکان و بەتابەتی لە پزیشکەکانی شاکەوە ژەمی بەیانی بریتە لە ژەمێکی ئاڵتونی وەکو واسە کرد پێویستمان بە وزە هەیە پێویستە بە بڕێکی زۆر خوین ئەمانە هەمووی ڕیکلامی شەریکاتی خۆراکەکان بوون و کەوا زۆربەی زۆری ئەو کاتانی کە لە دوای 23ەکانی سەدەی بیستەمەکەوە زۆربەی خۆراکە کاربۆهایدرێتەکانی وەکو مەسەن پانکەیک و وافڵ و ئەو بسکیت و شتانێکەوە ئەخورێت نانی بەیانی لەگەڵ چاو ئەمانە هەمووی ئەوە بوون ئەگەر سەیری مێژووی نانی بەیانی بکەین لە کۆندا تەنها دوو ژەم هەبووە کە بریتیوە لە ژەمێک کە پێش نیوەڕۆ مەسەن توانین بڵێن سەعات 11 ئەو کاتانە تۆزە زووتر و ژەمی دووەم بریتیبوو لە ئێوارە و ئیتر هیچ ژەمی کەمان نەبووە تەنها ژەمی بەیانی حتا لە کاتی ڕۆمانەکانە لە کاتی گریکەکانە لە کاتی فارسەکانە ژەمی بەیانیان تەنها هەندێک خۆراکی وزەبەخشان داوە بۆ ئەو کەسانی کەوا زۆر ئیشە قورسەکرد مەسەن بینایی کرێکاری کردۆمانە ئیگەنا شتێکمان نەبوو ناوی هەتا سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپا دەوڵەمەنەکان کە لۆردەکان بەتابەتی هەستیان کرد کاپاریان زۆرۆمانە حەزیان کرد کەوا ژەمی بەیانی بخەنێن و خراپتریشە یان لەبەرەوەی کەوا کۆن لە بیداتە هەر تەنها بریتی بوو لە نانی جۆ و لەگەڵ هەندێک لە ئاوی جویانە خوار وەکو بیرە ئێستا باشە و هیچ جۆرێکی پرۆتیناتی تیان نەبوو کاتە خەڵک فەقیر بۆمانە بەڵام ئەوان زیاتر پڕیان کرد لە هێلکە و گۆشت و وەکو ئێستا چۆن لە ئەوروپای بین بەیکۆنی لەگەڵایە و ئەمانە و زۆربەی زۆری پرۆتینات ئەمانە لەبەرەوە تەنها ئەفسانەیەکە کە لە زۆربەی ناوەندە پزیشکان حتا بە دکتۆرێکیش بڵێ سەمانە یەکسەر پێتەڵە ژەمی بەیانی نابێ بە هیچ شێوەیە هینکەین سکیپیکەین یاخو وازی لە بێنج کورد زۆر ژەمێکینە تەنها ئەمانە بریتێت لە ئەفسانە حتا هەندێک ئەفسانەی تریشیان بۆ دروست کردو کە ئەڵێ مەسەن بۆ ئەگەر نانی بەیانی نەخۆی تووشی پوکانەوەی دەماغەبی مشکلەی گەورە بۆ دەسەبێت لە دوای لە ئەخیرا تووشی ئەڵزایمەرەبی ئەمانە هەمووی بەداخەوە ئەفسانەیە و هیچ ڕەبتێکی عیلمی نیە ئەمانە خۆی نانی بەیانی کەس ناتوانێت ئینکاری دەکات لە تام و چێژە هیچکە لە خۆشترین خواردنەکان و ژەمەکان ئێمە وەکو یعنی مەسەن وەکو زانستێکی پزیشکی کێشەمان نییە لەگەڵ تام و چێژین خواردنەکان و بگرە زۆر بەشان تەندروستن مەسەن بۆ منە هەنگوینە مەسەن کەرەیە مەسەن بۆ منە قەیماخە مەسەن بۆ منە ئەمانە مەسەن زەیتونە زۆر تەندروست بەدەر لە نانەکەی لێ دەرچێت زۆربەی خواردنەکانیان تەندروست ئێمە کێشەمان لەگەڵ تەوقیتەکەیە هەیە واتێمە جژمەکەەوە یعنی بۆ کاتەکەی کەی بووە دکتۆر ئەزانی چی سەحرخان بەیانیان کە هەڵەسی لە خەو یعنی هەر نمونێکی بەسیتی پێ بڵم لەو کاتانی کە بەیانی هەڵەسی لە خەو باشترین کاتە کە تە 12 دانە سەعاتە تۆ بەتەواوەتی گەدەت ئیسراحەتی کردووە شەکری خوێنە کۆنتڕۆڵ بۆ هۆرمۆنی ئینسۆلین لە ناو کەمترین ئاستایەتی لەو لەحظەیە باشترین وەکوڵەی فترەی ئاڵتونیە بۆ ئەوی کەوا چاورەکانی خوێنت چاورەکانی ناوجگەرت و چاورەکانی لەشە دەستکا بە سووتان و دەست پێەکە تو یەکسە ئێمە فولیەکەین بکە فۆنیشەکەنەوە زۆربەی فولەکەنەوە بە کاربۆهیدرێت ئەگەم لە حەزە بکەیت لە نانی بەیانیە لە ساڵ 60 بۆ 70 هەموو کۆشتانی کە باسم کرد لە ئەوروپاش وافڵە و پانکەیکە و مەفنە و نازانم ئەو شتانەمانە لەبەرەوە ئەوەیە کێشەکەمان من شخصی خۆم زیاتر لە 10 ساڵی شەبێ نانی بەیانی ناخۆم بەڵام زۆر حەزم نانی بەیانی لە نیوەڕای خۆم یعنی واتە دوژمنایەتی من نییە لەگەڵ خواردنە خۆشە بەلەزەتە
بە تامەکانی نانی بەیانی کە زۆر خۆشەوانی لە کورداریە بەڵام لە تەوقیتەکە باشە لە تەوقیتەکە زۆر ناتەندروستە ئەو کاتانەی خۆی باشە دکتۆر ئێستا بەڵام عفوم کە ئەشتوانین بەڵێ نانی بەیانی بخۆین بەس بە چەند شروطێک کە بزەبت کە توانین زۆر باشە ئێستا ئێمە باسی ژەمی بەیانیەکەین وەڵام ئێستا ژەمی نوێی شەویشمان دەستی پێ کردووە کە خەڵکانێکە چن لە دەرەوە نانەخۆن و ئەواکەن ئەمەش پێڵێن ژەمێکی کەیە بەڵام ئێستا کە تۆڵی من ژەمی بەیانیان ناخۆم ئێستا پرسیاری بینەرەکانمانەڵێ چەندین پزیشک چەندین کەسانی کە ڕێنماییمانەکان ئەڵێ ئەگەر توانی تا مەخەوە هەستات ژەمی بەیانی زۆر بەسوودا وزەیەک و چالاکیێکی باشە پێەیە پێمان خۆشە تۆ ئەمەمان بۆ پشڕاستکەیتەوە ئایا غەڵەتی نێمە کە نانی بەیانیان نەخۆین بە خۆشمەوە کە بەیانیان من بەردەوام مەڵاسم هێلکەی کوڵاوە خۆم و دوای ئەوە بە کۆمەڵێک خواردنیکەوە گوێزە کۆمەڵە خواردنی کەش بەڵێ وەکو باسم کرد طبعا ئەتوانی نانی بەیانی بخۆیت بەس بەم شەرت و شروطانە یەکەم شت کە نانی بەیانیت خوارد پێویستە بە هیچ شێوەیەک مرۆڤ لە سەری وەکو باسم کرد تەنها دوو ژەم هەبووە ئەسڵەن هەر لە ڕووی میتابۆلیزمە دوو ژەمی زیادە یعنی ژەم و نیوێک یا ئەگەر زۆر بتوێت تەندروست بژی یەک ژەم کافیە ئێوارە نیۆڕۆ یەک ژەم خۆی بۆ 24 ساعتەکە خاصن ئەو خواردنی کە ئێمە ئەیخۆین بەو بڕە زۆرە کە مەسەن بۆ لە یەک سەرڤینگە لە یەک دانیشتان نزیک 2000 کیلۆکالۆری خۆین زۆربەی خەڵکەیە مەسەن برنج و فاسۆلیا و گۆشت و مریشکوانە زیاتر لە هەموو پێداویستی هەموو 24 ساعتەکە یەکەم شت دوو ژەم بخۆمانە ئەگەر حەزت کرد باشە ئەو کاتە ئەتوانی بۆ نمونە نانی بەیانی بخۆی و عەسرێکی تۆزە پێشتر یا درەنگتر ئەتوانی ساعت دووسێ نانی نیۆڕۆ بخۆی و هەتا سبەینە بەیانەکەی نانی بەیانی نەخۆی زۆر چاکە بەم شێوەیە بەلای کەمە 12 13 14 15 ساعت ڕست ئەی بە جگەرت کە بە ئیسراحەتکە ڕستەی بە میتابۆلیزمی لەشی کە بتوان نوێ بێتەوە ڕستەی بە هەموو خانەکانە کە بتوان وکۆڵێ بە کوردی هەناسەیە بن ئیسراحەتێ بکەن لەسەر ئێستا بۆ ژەمەکانی خواردن ئەڵێن سێ ژەمی سەرەکی و بینی ژەمەکان یعنی تەنانەت ئەوترێت تۆ کەمخۆری دایم خۆر بە بۆ یە کردویانە بە ژەمی زیاتر یعنی ئەمە هەڵەیە زۆر هەڵەیە جا ئەوە گەورەترین کێشەیە دائما من لەگەڵ برادێکمەیە دائما ئەو سابەتەی لەگەڵاکەمەمانە ئەو هەر دائما وەکۆڵی پەندە پێشینە کوردیە کارەکانێن منش پێڵە من بابە یان وەختی خۆی کۆن بەجوایشتان وتووە لەسەر ئەساسێکی علمی نەبووە یعنی زۆر طبیعیە یعنی شتان غەڵەت بووێ ناوانیەوەمانە یەکێک لە خراپترین پەندە پێشینانەکانی خۆمان کە باسیەوەکی ئەڵێن کەم خۆری دایم خۆرەمان لەبەرێک زۆر خراپە هەرچەندێک خواردنی تەندروستیش خۆی ساغان هەر ناتەندروستەژیت ئەگەر زوو بخۆی فریکوەنسیەکە زۆرمانە لەبەرەوە نانی بەیانی بخۆ زۆر چاکە ساعت هەشتی بەیانی مادەم ئەڕۆی ئیشت هەیەکی و کاکسەرکۆ بەڵام بە گوێ من ئەەکەی لە دوای ئەوە ئیتر ژەمێکی دووەم بخۆ لە ساعت سێ دوونی و تاوان تۆ ئەگەر نۆنی و نانێک خۆی زۆر زوو برسی و نابێت ساعت 12 لە سێ و چوارێ نانی کە بخۆ ئیتر هەتا سبەینە ساعات بەیانەکەی کە نانی بەیانیەکە هیچی کەمە خۆمانە بەڵام ئەگەر ملاحەزە کە تاقیکەیتەوە زۆر قورس و ناڕەحەتە ئەمریکان ئەمەی من زۆر ئاسانترە کە نانی بەیانی نەخۆی و نانی نیۆڕۆ ئێوارە بخۆی کە ئێوارە تێرت خواردبانی هەڵەسی چکو کە دوای خەوتن ئینسان زۆر ئەو شەهێتەی نییەمانە ئەتوانی نیۆڕۆ ئێوارە بەیەک و بخۆی زۆر ئاسانترە بۆت بەڵام ئەگەر توانی تو بەیانی ئیش زۆر بوو قەیناکە نانی بەیانی بخۆن لەگەڵ عەسرێکی درەنگە و ئیتر ئەتوانی بە هیچ شێوە نانی کە نەخۆی ئەقەلها 12 ساعت بۆ 15 ساعت ڕستبەی بە جهازی میتابۆلیزم لە شتا کە بتوانێت هەرسی ئەو مادانە بکاو کە بتوانێت لە شنوێ باشە وڵات سەحرمەی دکتۆرە لە تێرچوشی کەمەوێت ڕێگایم باشە دکتۆر با باسی چۆ بکەین ئەگەر ئێمە ژەمی بەیانیان نەخۆین مادامان جەستەمان هەر لەگەڵ سەحریشە باسی خەومان کردشەوان جەستەمانی تر بوشکە بێتەوە ینی پشووی خۆی وەرەگرێت پێویستی بە ڕێژەیەکی باش لە شلەمەنیە بە تایبەتی ئاو بەیانیان کە ئێمە هەڵەسین تا چەند پێویستە ئێمە بەشی بکەین بە ئاو دەست پێ بکەین یاخود چی بخۆین یاخود چۆن نەچین بەلای خواردنە قورسەکانە کە زیانمان پێ بکەینێت پێمان خۆشە تۆ بۆمان جیاب بکەیتەوە بڵێ ژەمی بەیانان ئەگەر خواردت ئەو خواردنەوە ئەوش بە هەمان شێوە حەز ناکەم خەڵکێکی زۆر ینی وەکوڵێت دڵیان بشکێنم هەمیش هەمان شێوە ئەفسانەیە خەڵکێکی زۆر حەز ناکەم لە بابەتەکە دەرچم بەس خەڵکێکی زۆر زبانە هەڵەسێ بەلای کەمی هەندێک 2 لیتر ئەخوا 8 پەرداغ هەندێک کەس هەیە بەوەی کەوا نازانم ئەڵە تو بیابانیە نازانم چیە هیچ من حەزەکەم بە خەڵکی بڵێم بە هیچ ڕەبتی بە دابەزینی کێشۆنی ئاو زۆر خواردنەوە ئاو بە حەدی معقولی خۆ بخۆ لەشی تۆ زۆر لەوە هەستیارترە کە تۆ وەکو بڵی تۆ خۆت بیدەیتێ خۆی داوایە کە تۆ کە تینوت بوو پێویستەکە کەس پێتەڵە ینی خۆت داوای ئاوەکەی تۆی خۆیتەوەمانە باشە لەبەرەوە ئەو زۆر ئاو خواردنە زۆر باش نییە بە عەکس هەموو ئینزامەکان و تۆشەڵکی ناو مەعیدە خەفیفە کات و زۆر خراپە ئەسڵەن ئەبێتەوەی سەر ئێشە ئەسڵەن بە هیچ شێوە نابێت تۆی داوەزینی کێشک و ئاو
نابێتە هۆی لابردنی وەکۆڵە ژەهر و شتەکان ئاو وەسەتێکی ئاویە ژەهریش وەسەتێکی چوریە حڕەتیان نیە بە هیچ شێوەیەک و بە ئەمانە ئەو حەزاکەم لە بابەتەکە وڵی من حەزەکەم لەسەر ئاو بمێنینەوە ینی زۆر جار لێرەوە لە پرۆگرامەکەی خۆشمانەوە ینی ئێمە و بینەرەکانیشمان هەمومان بەیەکەوە پێمان وترا ڕێژەیەکی زۆری جەستەمان لە ئاو پێکاتوە وایە ڕاستە کەمبوونەوەی ئاو لە جەستەیە لەوانێت زۆر گرفتمان بۆ دروستکە بە تایبەتی بۆ گورچیلەکانمان بە تایبەتی بۆ پێسمان بە تایبەتی بۆ ئەندامەکانی ترمان بە تایبەتی بۆ سۆڕی خوێنمان ئەمانە هەمووی لە ڕۆ تەندروستیەکان و پزیشکانی بەڕێزی وەکویەوە ئامۆژگاریمانەکەن و ڕێنمایمانێ بەڵام تۆ لە ئێستاڵی زۆر خواردنی ئاو ئەوانە گرفتە بۆ دروستەکات با ئێمێک تۆس لامان ڕوونتر بێ چۆن ئاو بخۆینەوە ڕاستە تینومانە ئاو خۆینەوە بەڵام بە ڕێژەیەک ئەڵێ ڕۆژانە پێویستە ئەمەنە ئاو بخۆیتەوە دائما لەشی ئینسان وەکو باسم کە زۆر میکانیزمێکی فەسەجیمانێ لەشی مرۆڤ پێوتێ هۆمۆستاسیس بریتە لە تەوازونی لەشر لە هەموو ڕۆ فەسەجەکانەوە ینی بۆ نمونە کە لەشی پێویستی بە ئاو بوو تینوتە بێ کە لەشی پێویستی بە سۆدیۆم بوو هەستی حەزی لە شتێکی سوێرە چەند جار بەسەر تاتوو کە ڕۆژتی بە شوێنێکە برسیت نییە حەزی کردو لەبەرەوە ڕۆژە خوێ و نەخواردووە لەشی پێویستی بەخوێ ئەمە هەر لە ئێمەنا لە هەموو شیردەرەکانە حیوانێکی چێوی باشە ئەڕوا بەسەر قەتپاڵێک کا زمانی هێنێ بەسەر بەردەکان لە حەزە بکە چەندها کیلۆمەتر ئەبڕێ ژیانی خۆی خات خەتەر لەبەرە خۆ هیچ کەس پێی ناڵێت لەبەرە لەشی داوای سۆدیۆمەکانمانە خوێ ئاو خواردنەوە بە بڕێکی مامناوەند و تەندروست زۆر شتێکی چاکە کەس نەبوو بۆی کاتینووی بێ خۆی بگرە و ئاو نەخواتەوە لەبەرەوە لەشت پێویست پێیتی ئەگەر زۆرتین و زۆر دوای وەرشێکی زۆر دوای مانوبوونێکی زۆر پێویست بە ئاو زۆر خواردنەوە من کە قەزم لەوەیە لە ئاو خواردنەوە ئاو خواردنەوە لە حەدی خۆی زیاتر یعنی ملاحظە بکە بەعزە کەس لیتر نییە بۆ 2 لیتر لە بانانی بانیە خوا ئیسفادەکەی چی بێ بەس حەزەکەم زانم یا خو ئەو ئەفسانەی کەوا بێتەوەی داوازینی کێش ئاو ڕەتێکی بە داوازینی کێش یعنی هیچ شتێ نییە هەر ئەسڵ ئاو چوری دوشتی جیاوازن خۆمانەزانی کەوا تێکەڵاو نابن یعنی دکتۆر لەوانەیە مەبەستیان ئەوە بوو بە گەدەیان بە ئاوەکە پڕ ئەکەنی تر خواردن کەمتر تا ڕادەیە کەمتر بەڵام لەولاوە مەشاکلی کەو بۆ دروستەکاتەوەمان لەوانێت چە بۆ ماوەیەکی کاتینی و سەعاتێت مەسەن بۆن پێ و نەخورێومانە بەڵام دوای ئەوەی نەکە یا مەسەن بۆن ئەفسانێکی ترکاڵە چاورەکانی ئەڵێ نا ئەڵێ ژەهرەکانی لەشت لا ئەبە طبعا زۆربەی ژەهر لەناو لەشی مرۆڤ زۆربەی زۆری لەناو وەسەتێکی چوری ئاژین هەرچی سموم هەیە یان ناچێتە ناو ماسول کەش و ناچێتە ناو مەسەمون بڵین دەستە بۆن منە خواردنێکی خراپ ئەخۆی و مجموعەیە تۆکسینی تیا ژەهری تایە لەناو چوریە هەر دقیق کێشە داوەزی ئەو چۆرانە بەرەڵا بن و بەرەبەرەی لەناو گورچیلەت و دەکرێتە دەرەوەمانە لەبەرەوە ئاو ڕەبتی نییە بە هیچ شێوەیەک یعنی ئەڵێ مەسەن چوری لا ئەبە چوری چۆن بە ئاو لابریان وەرە تۆزە دووک بێن و ئاویکە بەسەر بزانم دکتۆر ئێستا هاوکارانیشم ئێستا من بینیم لە سلایدەکانە وە ڕۆژانش خۆمان بانیان کاڵەسین ئەگەر پێمان کریتر دەبە ئاوەکەمانەیە لە سەلاجەکە دەریەکەین پەرداخی ئاو بەڵام هەیە یەکسەر یەک دۆلکە سەوەڵاو دروستەکان ساردی و گەرمی ئاو یاخو مامناوەندی ئاو تا چەند گرنگە بۆ جەستەی ئێمە بڵێ ئەگەر یەکێک بێوێ وەزنی داوەزێ من پێتەڵە من شخص خۆم یەکێ لەو کەسانەی وەکو سەهەڵاوی خۆم و حتا لە مانگی جانێوەری لە مانگی یەکی شەمەمانە هیچ کێشەیەکی نییە ئەمە فەرمۆدانەمێکە ینی هەروکانی سار بێ ئاوە هەموو کیلۆ کالۆریەک لە لەشی مرۆڤ سەرکرد جستەی مرۆڤ لە ناوە پێوتە بادی کۆر تەمپرەچەر 37 لە دادووە خۆتان چاکەزان بەو شێوەیە هەموو پەرداخی ئاوی سار کە ئەخۆی دوێخێتە ناوە لە ماوەی چەند دقیقەیەک ئابێ حرارەتی بڕزەڵ بگاتە ئەو 37 پلێ ینی بۆ من حسابم کە یەک پەرداخ ئاوی ئەگەر بە ساردی خۆی کەم پەرداخی 200 سیسی بەلایکەمە 6 کیلۆ کالۆری لە ماوەی 2-3 دقا هەرچی خوێن ڕابناو ئەو شوێنی کە ئاو ساردەکەی تیا بۆی گەرمیەکەی باتەوەمانە لەبەرەوە کالۆریەکان یعنی گە دە پەرداخ ئاو خۆیتە لە ڕۆژەکە کە کرێکاری ئیشەکە بە تەئکیدی 6 کیلۆ کالۆریەکە گاڵتەی پێ ناکرێومانە بەڵام ئەگەر کێشەی گەدەت هەبوو هەندێک مەشاکلی کەت هەبوو هەندێک نەخۆشی مەسەن بۆ تاباتە بوو کاتە ناتوانێت بۆ کەسێکی ئاسایی بەڵێ هیچ کێشەیەکی نییە و ڕادێت و هیچ کێشەی نیێمانە دکتۆر ئێستا ئێمە شێوازێک لە نانی بەیانی خواردن هاتووەتە ئارا هەر بەقسەکەی جەنابەت کاتەکەی درەنگەخەن بۆ نمونە کەسی وا هەیەڵێ نانی ئێوارە سەعاتی 8 خواردومە ئیتر هیچم نەخواردووە تاکو بۆ نمونە 16 سەعات تاکو ئەوە ئیتر ئەم جارە بۆ نمونە 11 بێ 12 بە هەر کاتێک بگرێتەوە کاتەکە لە وەختدا نان نەخوا بەڵام لەو فترەیە کە نان ناخوا ئەڵێ چای بەتاڵی قاوە بە تایبەت و ئەو زۆر ئەخۆمەوە ئێستا ئەو بۆ شێوازە دروستەکەی ئەڵبەت جەنابەت کە باست کرد با بخورێتەوە ئەوەی کە تۆ خواردنەوەکان ئەخەیتە جێگرەوەی خواردن لەو فترەی چەند سەعاتەیە کە نان نەخۆر ئەمە ڕێگەیەکی سەلامەت و تەندروستە چون کاڵێن بۆ نمونەتر سیستەمی هەرسشت لەو فترە مەجای ئەوەیەوەی بە شلەمەنیەکان با بڵێن ئیشی خۆی بکات بەڵام زەختی لەسەر دروست نەبێ
هەر باشترین شتەوەی لە کاتی ئەو ڕۆژوبوونی زانستیە بەدایمەتی مەسەڵەن 16 ساعت کە هەموو زۆربەی خەڵکە من خۆم شخصە لەو کەسانم کە زیاتر لە 10 ساڵی شەوێنانی بەیانی ناخۆم ئیلا لە مناسەبات شتێکانە بێکەوە پێویستکە لەو کاتانە چای تاڵ بەبێ هیچ ئیزافاتێک خۆتەزانی چەندها کەسێک کە پێڵم مەسەن ئاڵە قاوە خۆم وەختێزانم کە زۆر ڕۆمە پرسیارەکان سێرەکەم نیسکافێ خوا سێرەکەم مەسن بۆنە کاپۆچین ئەمانە بەتەن شەکر و شیر و چەوری تایەمانە چای تاڵ قاوەی تاڵ ئەتوانی بیخۆیتەوە نەگاتە زۆر شەوچ خۆزانی کەفاین زۆر باش نییە خەوت تێکەیە ناتوانانی خەوی تەندروست بکەمانە وەرە هەمان کاتە باشترین شتەوەیە مثلا بۆ سرکەی سێوەیەکی ئەگەر بێوێکی کێشی داوزە بۆ نمونە ئاوی لیمۆ و سرکەی سێوە لیمۆ تۆزە شەکریتیایە ئاوەکەی بەڵام زۆر کەمە یعنی بۆنە پەرداخی ئاو لیمۆ بخۆیتەوە تقریبا 2 کیلۆ کالۆریەکی تایە هیچ کێشەیەکی ئەوەنە تەندروستی بۆ دروست ناکە و بڵێ ڕۆژوبوونە زانستێکت بوەسێنێ بەڵام لە ڕوو تەندروستەکانی کەوە زۆر تەسیریە لەبەر باشترین ئەو خواردنەوانی کە من زۆر ڕکۆمەندەکەم چای تاڵ قاوەی تاڵ ئاوی لیمۆ سرکەی سێو زۆر باشە خاصم بیەوەیەکێک کە وەزنی داوەزێنێت سرکەی سێویش سرکەی سێو ئێستا گەر بمانەیە هەموو ئەمەم بووە بە جیهانی ینی خواردنی بەیانی ئەگەر بمانێ لە کاتی پشۆکانمانە سەردانی وڵاتێکی گە بکەین ئەچین هوتێلێکەکردنەوە ژەمی بەیانی لەگەڵایە یعنی ئەمە نەگرنگیە بۆ ژەمەیە ینی کە ئاچین بینیشمانە هەمومان بە چ شێوازێکی ڕازێنەوە هەموو جۆرە خواردنەکانی تیا کە ئاوا گرنگی پێدراوە ئایا من ئەمەوێ ئەوە تێ بکەین چی بخۆین لە بەیانی دکتۆر زۆر کاتێمە فێر بووین زۆر لە هاوڕێکانم بیست و ماڵێ بەیانی هەڵەسم زەنجەفیل کە خواردنەوەیەکە لەگەڵ لیمۆیە لە خوێنی کاڵین ئێمە بێشەوەی هیچ شتێ بخۆین لەگەڵ کۆمەڵێ مادەی کە زەردە چەوێشتە تێکەڵ یەکە نەمشتان پێش ئەوەی هیچ شتێ بخۆن ئەمانە ئەخۆنەوە بەس لە بەروی کێشیان دابەزێ ئەڵە دوای ئەوە بڕ گۆشتیش خۆ مشکلت نییە من حەزەکەم لەو قسانەی خەڵکە ینی بینەرەکانەوە دەست پێ بکەین ئەمە ڕێگایەکی تەندروستە نەخێر بە هیچ شێوەیەک طبعا ئاوی زەردەچە و ئاوی مەسەن بۆ نمونە دارچینی کە لە باشترین ئاوەکان طبعا لەبەرەوەی کا زۆر ئەنتی ئۆکسیدنتە هەوکردن لەشی مرۆڤ بەڵام دائیمەن خەڵکی ئێمە بەدوای چیە بەدوای حلولی سەهلاگەڕە سەحرخانە ینی مەسەن بۆنەوەتەوێ بۆ نمونە بە شەربەتێک ینی بۆ نمونە بە پەرداخی ئاوی دارچینی یا تۆزە سیر خۆی و جەلو لاوە مەسەن بۆ نمونە دانشی سەد لەش لەو برنج و فاسۆلیاوانە خۆی بۆ چاک تۆ ناشتیوە هەر نییە پاکێجی تەندروستی هەموو یەک پاکێجە لە ئەو تا زێد ئەبێ هەمووی بەسەرێک کۆبکەویمانە نانی بەیانی لەبەرەوەی کەوا زۆر تەندروستە هەندێکی بڕێکی لەو خواردنانەی کەوا زۆر تەندروستن ئەتوانی بخۆی بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین زۆر پرۆتین مەخۆ کە هێلکەت خوار هێلکەیە دوو هێلکە بخۆ زۆر تەندروستەوەی سێمە سەری کە بە یەکێکە لە ئەتوان بۆم تەندروستترین خۆراکان لەسەر ئەرزاکە بۆ نانی بەیانی کە بریتە لە هێلکە باشە بەڵام محاولە مەکە لە ئەوروپا کێشەکانەوەی زۆر گۆشتی بیکانە خۆن و ئەمانە مەسەڵ گۆشتەکانی کە گۆشت خواردن لە کاتی بەیانیات تەمەڵتەکە تەپۆتەکە مێشکە باش ئیش ناکە فۆگیە باشە بۆنی دەمت بلامانە پیس ئەبێ زۆر خۆش نابێتەوەمانە و هەروها تەرکیزت نابێت بۆ ئەمانە لەبەرەوە محاولە کە حتى ئەگەر کاربۆیدێتیش خوارد مەسەنەوە هەرتوان کێشتان زۆر نۆرمەڵمانە زۆر تەبیعەتوان هەندێک کاربۆیدێت خۆی بەوەی کە ناکە کێشی زۆر بێ ئەتوانی کاربۆیدێتی تەندروست خۆی مەسەنەوانە بۆن منە من زۆر ڕکۆمەندیەوە کەم زەیتون بۆن منە یەکێ لە خۆشترین خواردنەکان بە تابەتی یان لە تەندروستی نانی بەیانیە چەندێک ئەخۆی کێشەی نییە بڕێکی زۆر چەوری تەندروستی تایە بە شێوەی ترشە ناتێرە تاکەکان و لە هەمان کاتە بڕێکی کەمیش پرۆتینی تیا و لە هەمان کاتە ئەو کاربۆهیدرەتی تایەتی بە شێوەی زۆربەی ڕیشاوە کەوا کاریگەری زۆر چاکی هەمانە لەبەرەوە پرۆتین زۆر کەم بخۆ ئەتوانی بە شێوەی هێلکە یا دوو هێلکە و لە هەمان کاتدا ئەتوانی چەوری تەندروست ئەگەر ئەتەوێ مەسەن بۆ مناڵی ئیشەکەم مەسەن ڕۆمە مەسەن شخصێکی کرێکاریە کامانە باشترینشە چەوریە چەوری تەندروست کە ئەی خۆی چەوری تەندروستەکان منێکە لەوانی کا زۆر ڕکۆمەندەکەم بۆ خۆوان نەک چەوری تێر بە شێوەی گۆشتەوات زۆرتر بیخۆیتەوە بریتێ لە مەسەن بۆ منە ڕاشی مەسەن ڕۆنی کونجی ڕاشی یەکێکە لە باشترین خۆراکەکان کە من خۆم زۆر دائیمەن ئەی خۆمەوانە ئەیکەم بەسەر هەموو خۆراکانمەوە ئەیکەم بەسەر هێلکەوە ئەتوانی بکەی بەسەر حتا ئەگەر هەندێک جار گۆشتەوات خۆی ئەتوانی بکەی بەسەر زەڵاتەکان تۆ ئەتوانی بکەی بەسەر زەیتونەوە ئەتوانی بکەی بەسەر مەسەن بۆ منە خەیار و مەسەن بۆ منە کاهوو ئەم شتانە مەسەن کەوچکی ڕاشی بۆن من ئەگەر ڕاشی لە مەزدەرێکی زۆر پاک و بایۆلۆجیەوە بێت کە 15 گرامە باشە نزیک 90 کیلۆ کالۆری ئیتیایە کە زۆر شتێکی چاکە باشە بڕی پرۆتینەکەی زۆرە یان تەسەوڕ ناکەی لەو 15 گرامان نزیک 2 گرام و نیو پرۆتینی تایە کە زۆرە لە چاو ئەوەی کاشتێکی نەباتیە مەزدەرێکە
8 گرام چوری تیا زۆربەی چاوریەکانی بریتین لە چورە ناتێرەکان کەمتر چوری تێریتە و کاریگەریی زۆ چاکی هەیە لەسەر لەشی مرۆڤ بڕێکی زۆر ئۆمێگا 3 تایە لەبەرەوە ڕاشی زەیتون من زۆر یەکەم اینجا حەزەکەم بێمە سەر هێلکەش بە شێوەیەکی زۆر تەندروست ئەتوانی دوایش باسی شیرەمەنیمان بۆ کاڵم شیرەمەنی بە هەموو جۆرەکانی زۆر زەڕورە ئەو نقطەیە لەبیر نەچێمانە هێلکە یەک هێلکەی مامناوەند کە تقریبا 7-8 غرامە بەڵام ئەگەر هێلکەیەکی گەورە باسکەین لە 100 غرامە نزیک 155 کیلو کالۆریدا لەبەرەوە نادیرن یەکی بتوانێت سێ هێلکەش خوا هەردوو هێلکە خۆینەمانە بڕی کالۆریەکەی زۆر کەمە لە چاو خۆیان بڕی پرۆتینەکەی زۆر مەسەن بوون 10 گرامنی پرۆتینی تیا لە یەک هێلکە 12 گرام چوری بەڵێ یەک هێلکە 12 گرامنی چوری تایە 1 گرام کاربۆهایدرێتی تایە لەوانەیە کە پرسیار کات هێلکە بۆچی کاربۆهایدرێت تایە دکتۆر یەکشتی کەشمان بڕوون کەرەوە لەوانەیە بینەرەکانمان پرسیاریان زەردێنەکەی لابینیان پێکەوە بیخۆین هەمووی بە یەکۆ بخۆ هێلکە بریتە لە دوو بەش کە بریتە لە سپێنەکەی کە زۆرترینی زۆری پرۆتینەکەی ناو هێلکەکە لە ناو سپێنەکایەتی زەردێنەکەی زۆرترین زۆری چاورەکەی هێمانە اینجا لە ڕووی تەندروستیەوە تەسەوڕکە کاک سەرکۆ هێلکە یعنی هەموو کۆڵی سوپەر خۆراکە کە بۆ ئەو باڵندەیە یاخۆ خشۆک هەمویان بە هێلکەیانە بێت کەوا ئیتر بەتاڵەتی لەشی دروست بێمانە لەبەرەوە لە دروستبوونی لەشی هەموو حتا شیدەرەکانیشە بڕێکی کەم هەر ئەو خۆی پێکاتەکە دەرەخا کە چەنە لەش پێویستی بە دوو پێکاتە خۆراکێکی کە بریتە لە پرۆتین و چوری بە کەمترین شێوە بریتە پێویستی بە کاربۆهایدرێتە لەبەرەوە 1 گرام کاربۆهایدرێتیە کە بۆ هەندێک لە هۆرمۆنات و هەندێک دروستبوونی هەندێک شانەکانی وەکو چاو و گورچی لەوانە پێویستی بە بڕێکێکم کاربۆهایدرێتی بەڵام نێو لە ژیان ڕۆژانەمانە گەرم لا حەزە بکەی لە سا هەفتای هەموو خواردنەکانمان کاربۆهایدرێتە دکتۆر ئەمە بە شێوەی کوڵاو بخڕێت وایە کە ئەم سوودانە بگەێنێت چون ئێمە بەیانیان نەیبینین بۆ ئەوەی کە تامەکە چێژ بەخشتر بێت و لە شێوەی یەک جۆری دەری بهێنن بۆ نمونە ڕۆژێک لەگەڵ تەماتەیە سووریەکەنەکەن بە هێلکە و تەماتە ڕۆژی وایە ئارد و ئەمانەی تێکەڵەکەن بە شێوەی پەنکێگەی خۆن ئەمە بەم شێوەی سوورۆکراوەش هەر ئەم سوودانە توانێت بگەێنێت تأكيدي وبعكس زياتريش سودية أجر روني تندرس نك روني الزيت به أو روني تنكاني كبكاري هن هم روني دسكاري كراو مهدرجن ياخذ روني هيدروجين الناوي معنا أجر تشوري بس ما كاري كردي وبيكيت زياد دراوين نكي لا تشوري كيا بالتأكيد بس ركراي زوزة تندرسي زورترا براكي زورتر كولسرولي تندرسي تاعي كابو لشت في ويسا بدرزبوني فيتامين دي لبرو بالتأكيد أتواني بس سركرايش بيخويتو معنا قيمتها كان دكتور زور شاكترا أجر براكي زور نبي أتواني من يشلو خوارناني كحزي ليكم برتي لمخلمة خۆتان نزان ئەتوانی کەمێ قیمەتێکی مەسەن پیاز و تەماتە و بیبەر و ئەوشتانە و ئەو کاتە من بەگەڵای کاهوو ئەی خۆم کە زۆر بەلەزەتوەتام لەوانێ بۆ هەندێک کەس قساکەین لەوانێت جات لە بەتایبەتی بەهار باسی سلێمانی بکەسا لە ئاقاری ئێستا زۆر پێ خەڵکدانی بەیانی قیمەیان بۆ دروستەکەن و هەنی زۆر بەهێلکە و کۆمەڵە شتیکەیتیەکەن و کە تۆژەڵی تەندروستە بەڵام ڕێژەکەی دیاریکراوێت زۆر چوری نەبێت بۆی کە زیانمان بێت ئەتوانم بڵم لە کوردەواری خۆمانە زۆرترین شت کە ناتەندروستە نانی بەیانە زۆربەی زۆری تەندروستە و باسمان کرد زۆرترین شت کە ناتەندروستە بریتە لە ئاردەسپێکەی کە ئەیخۆین بە شێوەی نان و دووەم شیرەمەنیەکان کە من خۆم تەحەفظم لەسەر شیرەمەنیەکان بە تەفسیری بۆ باسکەمان لەوانێ خەڵک زۆر بڵێت چۆن شیرەمەنیەکان ئەو چۆن بەکاربهێنرە کاتت دکتۆرەگە لەسەرەوەش زانیاریمان پێشکەش بکەیت لەسەر شیرەمەنیەکان لە ماس و پەنیر و ئیتر ڕاوی کە لی دروست قەیماخ و لۆرک و شیرەمەنیەکان من لە مجموعەیەکی زۆر لە محاضرەکانی کەمە باسیەوەم کردووە بەداخەوە شیر یەکێک لە دەوڵەمەندترین خۆراکەکان لەسەر ئەرزە کە هەرچی زۆری پێکاتە خۆراکە تەندروستەکانی تایە بەڵام باشترین خۆراکە بۆ ئینسان نا بۆ جۆرەکە بێت لە دایکە بین بە شیر دەست پێ بەڵام ئەو شیری ئێمە ئەی خۆی شیری چێ شیری مانگایە لەبەر باشترین خۆراکە بۆ بێچووی مانگەکە کەوریتە لە جۆرەکە لەبەرەوە بۆ ئینسان خراپترین خۆراکە لەبەر چی لەبەرەوەی کەوا هەر لە ڕووی جینی و شیر هەزم ناکرد یان لە ڕووی جینی و پێکاتەی خۆراکی لەشی مرۆڤ نییە مرۆڤ لەسەری ڕانات و لە ڕووی جینی و شیاو نییە بۆ لەشی مرۆڤ دوو پێکاتی سەرەکی زۆری تیا کە بریتە لە شەکرەکەی و لەگەڵ پرۆتینەکە شەکرەکەی کە بریتە لە لاکتۆز هەموو کەس لە مناڵی و ئەخ شیری دایکمانە خۆین جیاوازترە ئێمە فەرقە لە بینی شیری دایک و شیری مانگا باشە لە 2 ساڵی یەکەمە لە ناو گەدەمانە یاخود ناو ڕێخۆڵەکانمانە پێکاتەی لاکتەیز بڵێ ئینزایمێکە کەوا لاکتۆز شیری دایک ئەتوانێت هەرسکە لە دوای 2 ساڵی بەرەو 4 ساڵی ئەو قدرێتەمان نامێنێ لاکتۆز لە سا هەفتای بەپێ هەموو تۆژینەکان هەموو ئینسان لەسەر ئەم کەوکەبەی ئێمە توانای هەرسکردنی لاکتۆزی نییە بەڵام خۆتون نابێتەوە هۆی کوشتن و مردن و شتانە بەڵام بێتاقەتی بێهێزی ئەبێتەوەی ئازار ئەبێتەوە لە مەعیدەتا غازات ئەمانە هەمووی دروستەکە لەگەڵ پرۆتینەکە کە پێوتر پرۆتین کەیسین ئەم پرۆتینە کاریگەریکی هەوکردنی زۆری هەیە دیواری بۆرەکانی ڕخۆڵەمان برینار ئەکا ئەبێتەوە هەیە دەجار زبوونی کون لە ناو ڕخۆڵەکانمانە لیکی گاتی پێڵین
ڕۆشتن ژوورەوەی بلا معنا پاشەڕۆ و خواردنی پیس و ژەهر بۆ ناو لەشی مرۆڤ بوو ئەبێتەوەی وە مباشرەتەن مربوطە بە زۆربەی زۆری نەخۆشەکانی دڵەوە سەرەتانە کە زۆرینە و هەروە نەخۆشەکانی گورچی لە و جگەرۆمانە لەبەرەوە ناتوانم بە خەڵک بڵم بە هیچ شێوە شیرەمەنی مەخۆ هەتا ئەتوانیت ئەگەر یەکێ ئیمکانێتی هەبێ من بە سەراحەت پێ ئەو کاتە هینمان هەیە بۆ شیر کە بریتە لە شیری مەسەن گوێزی هندی شیری بادەم و شیری شۆفانمانەیەمانە کەوا شیرێکی تەندروستی ڕۆکیە ئەو کاریگەریە ناتەندروستانەی نییە کە لاکتۆز و کەیسینی تایەکەوە ناو شیری عادی شیری مانگا هەیە سەرچاوەیە کە بێ بۆ کەلسیۆم ئەمانە کە بەجانابەت باست کرد سەرچاوێکی گەورەی بە کاڵسیۆم بەستۆ گەر پێیسە بە کاڵسیۆم وەتوانانی هەرێت کە بخۆی بە تۆکڵەکەیەوە ئەگەر هەندە جار کاسەر کۆمادەم تو حەزە لە ئێرکێ مەسەڵانە هەندێ جار شەیکی هێلکەکەت بخۆ بە هەموویەوە یان بیکە ناو ئەسارەکەەوە بە بینەکەشەوە خۆی سەوانەی کە بەدی بڵدینەکەن ویان بەچەوەی خۆن پێی مەزدەری کالسیۆم گەورەترین مەزدەر بگریتێ لە قەباخی ینی بڵین هێلکەکە کە وەکڵی شەڵەکەی ئەتوانی بخێتنە ئاسارەکەت کەواتەوەش سوودی خۆی بە تەکیل سوودی خۆیە لەبەرەوە تۆ نابێ شیر وەک ئەوە سێرکەی کەوا کالسیۆم چەندەها مەزدەری کەمانەی لە گەڵاپانە سەوزەکانە کە فولە لە کالسیۆم باشە بەڵام شیر بە شێوەیەکی گشتی حتا ئەتوانی دوورکەوە لێ ئەگەر تۆ ژیانێکی تەندروست بێت دکتۆر ئەگەر بە کورتی پێمان بڵێ جەنابەت باسی ئەوەت کرد بۆ نمونە پرۆتەین چۆن بەکاربهێنین گۆشتەکان تا چۆن جێیان بۆ بکەنەوە لە ژەمی بەیانی شیرەمەنیەکان ئەگەر باسێکی ئەوەمان بۆ بکەیت کەواتە بە شێوەیەکی گشتی لە ژەمی بەیانیا چی دامرێت کەسی وا هەیە میواخوا کەسی وا هەیە سەوزەوات دانێ ئەمانە چۆن جێیان بکرێتەوە بەڵام لە ماوەی یەکی دوو دقیقە بەسەر چاو زۆربەی ئەو خواردنەوەی کەوا من ڕیکۆمەند دەکەم لە نانی بەیانیا بریتە لە زەیتون هەرچەندێکی لێ ئەخۆی لەبەر ئەوەی کەوا گلایسیمیک ئیندێکسی یا خوبڕی بەرزکردنەوەی شەکری خوێنی زۆر کەمە بڕێکی باش چاوری تەندروستیایە ئەتوانی لەگەڵیان ڕاشی بخۆی بۆی وزەیەک و تاقێکی زۆر باتە دوو کەوچ خۆ تقریبا نزیک 180 کیلو کالۆری تاتە ئەگەر حتا ئیشەکەیمانە هێلکە بە سوورەکایی خۆ بە زۆر وەکڵی مبالغە مەکە لە چاوریەکە بە چاوری تەندروست بیکە بە کەرە بە ڕۆنی کوردی ئەمانە و لە هەمان کاتە ئەتوانی بڕێکی زۆر لە گەڵا سەوزەپانەکان بخۆی مەسەن بۆ نمونە ئەتوانی کەلەرم کاهوو مەسەن بۆ نمونە بیبەر ئەمانە هەمووی بخۆی لەگەڵیشە و لە هەمان کاتە گوێز و بادەم و ئەمانە باشترین خۆراکە ئەگەر هەر خواردت ئەتوانی هەندێک لە نانی بە زۆرتر هینی پێوە بە ڕیشاڵی پێوە کۆمسە نانی گوێزی هندی نانی بادەم مەسەن بۆ نمونە نانی کەپەک و جۆ ئەتوانی بخۆی و هاتی نەسە شیرەمەنەکانیش ئەتوانی قەیماق لەبەرەوەی زۆرترین پرۆتین و کاربۆهیدرەتەکەی لاچوو ئەوەی کە تەندروستی ناتەندروستە ئەتوانی قەیماق خۆی کەمێکی ئەگە هە زۆر حەزی لە ماس کرد ئەتوانی چەند کەوچکێ بڕێکی زۆر کەم خۆ بە چاوریەکەیەوە کە بەسەر توێژەکەوەیە بەڵام ئەگەر هەتا لە ژیان تای و خاستن ئەگەر مثلا لە تەمەنت مثلا لە سەروسی و پێنجلەوە ژیانێک تەندروستژی هەردوورکەوە لە شێرمەنیەکان بە هەموو شوێک ئەو کاتەکەمان بەرەو کۆتایی ڕۆ بەزام بە کورتی لەگەڵ ئەم هەموو خواردنەی تۆ باسێ کرد یەکسەر چاکەیەنن ئەمەنە شەکریتیەکەن ئەمە تەندروستە زۆر ناتەندروستە کە بەیانیان کاربۆهیدرێت خۆی کە وەکو باسم کرد هۆرمۆن ئینسۆلینت لە کەمترین ڕادایە بێ هەمووی بە کاربۆهیدرێت بە هەموو ئەو خواردنانی کەوا کاربۆهیدرێتی پاڵەوراوە ئەتۆی هۆرمۆن ئینسۆلینی بەرزکەیتەوە و لە هەمان کاتە شەکری خوێنە بەرزە بێتەوە کە ئەڕۆی بۆ دەوام تەمەڵی بێتاقەتی مێشکی ئیش ناکات دائیمەن باوێشکەی کە زۆربەی کەس ملاحظەکەی بۆ دەوام دائیمەن باوێشکە بەدەر لەوەی کە تێرخەویش بووە لەبەرەوەی خواردنێکی زۆر کاربۆهیدرێتاوی خواردن دەستەکانە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ کە کۆمەڵ ڕێنمایی داینێ بە هیوای ئەوەی کە بتوانین هەموو ئەمە لە پێناوی ئەوەی کە تەندروستێکی باشمانە بێت سپاس بۆ ئامادەبوونێت